لە بەردەم جەنگێکی خوێناوی داین هەڕەشەکانی ئێران لە ئیسرائیل سەرنجامی چی دەبێت و بە ئامانجگرتنی ڕاستەوخۆی تەلەبیبی لێ دەکەوێتەوە دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوو ئیسرائیل لە هێرشێکی ئاسمانی بۆ سەر کونسوڵخانەی ئێران لە دیمەشق 19 بەرپرس و ئەفسەری سوپای پاسدارانی ئێرانی کوشت. ڕۆژ دوای ڕۆژ هەڕەشەکانی ئێران لە ئیسرائیل توندتر دەبێت و بە جۆرێک نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕایگەیاندووە ئەگەری ئەوە هەیە دەرەنجامی ئەو گرژیە نوێیە جەنگی جیهانی لێ بکەوێتەوە. بەپێی ناوەندی شکاریستان دەرهێرشی تۆڵەکردنەوەی ئەم جارەی ئێران دژ بە ئیسرائیل هەرێمی کوردستان ناگرێتەوە بەڵکو شوێنێکی دیکە دەبێت. بە گوێرەی خوێندنەوەکانیش ئەگەر ئێران ڕاستەوخۆ چەند ئامانجێک لە ئیسرائیل بپێکێت ئەگەری گەورەبوونی گرژیەکان هەیە و ڕەنگە ئیسرائیل لە تۆڵەی ئەوەدا ناوەندە ئەتۆمیەکانی ئێران بکاتە ئامانج. بەو هۆیشەوە شەڕێکی کاتی ڕاستەوخۆ لە نێوان هەردوو وڵات دروست دەبێت کە ڕەنگە هەفتەیەک بەردەوام بێت و دواتر لایەنە نێودەوڵەتیەکان دێنە ناو گرژیەکە و خاوی دەکەنەوە. بەڵام بەپێی ناوەندی شکاریستان دەرەوە تەنها ئەگەرە و مەرز نییە ڕوو بدات. بە تایبەت ئێران زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەکات چونکە دڵنیایە بە ئاسانی لێی دەرناچێت. ئەوەی تا ئێستا ڕوونا هەڕەشەکانی ئێران و سەرۆکی وڵاتەکەیە بەوەی تۆڵە لە ئیسرائیل دەکەنەوە بەڵام ڕوون نییە جۆری هێرشەکە و کات و شوێنەکەی چۆنە. بەڵام هەر بەریەک کەوتنێکی ڕاستەوخۆ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر دەخاتەوە سەر ئاگر.